یەکێ لە هۆکارەکانی گەرما بریتیە لە هەناسەی دۆزەخ. ئەو گەرمای کە ئێمە ناڕەحەتمان دەکەن. ئەی باشە با بزانین ئەو کەسێک کە لە دۆزەخایە، ئەو کەسێک کە ئەهلی دۆزەخە پەنا بەخوا ئەهلی جەهەنەمە، ئەی هەناسەی ئەو چۆنە. لە حەدیثێکی صحیح تەرغیبە هاتووە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ بە سەحابەکان دەفەرمێ ئەگەر لەناو ئەم مزگەوتەی مندا، مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەگەر 100,000 خەڵک لەناو ئەم مزگەوتا بێ، یاخود زیاتر لە 100,000 100,000، بەڵام دەفەرمی وفيهم رجل من أهل النار فتنفس فأصابهم نفس لاحترق المسجد ومن فيه. پنا بخوای گەورە، ئەگەر 100,000 خەڵک زیاتر لە 100,000 لەناو ئەم مزگەوتەی منا بێ، مزگەوت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، تەنها یەک پیاوێک بێتە ناو ئەم 100,000ەوە ئەهلی دۆزەخ بێ، ئەوەی کە لە عەزابایە، یەک هەناسەیە بدا فتەنەفەسە، ئاوای بکات لە ئەهلی مزگەوتەکە 100,000 خەڵک. ئەفەرمێ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم، مزگەوتەکە هەمووی دارەکەی و بەردەکەی و هەموو شتێکی دەسووتێ، و ئەو 100,000 خەڵکش هەمویان دەبن بە خەڵوس. پەنا بخوای گەورە، هەمویان دەسووتێن لە ئەحرەقەهم، دەفەرمێ هەمویان دەسووتێنێ، تەنها هەناسەیەکی ئەهلی دۆزەخ. بۆ ئێمە خۆمان بەدبەختکەین، بۆ خۆمان بخەینە ناو ئاگرەوە لەبەر خاتری ئەم دنیایە کە هیچ قیمەتێکی نییە. با ڕێگای خوا بگرین. ئەوە هەناسەی دۆزەخ بێ، ئەبێ کێم و جەراحەتەکەی چۆن بێ، ئەبێ ئاوەگەرمەکەی چۆن بێ، ئەبێ ئاگرەکەی چۆن بێ، ئەبێ بورکانەکەی چۆن بێ، چێ تەحەمولی ئەوە دەکا. هەناسەیەک 100,000 خەڵک بسووتێنێ، مزگەوتێ گەورە بسووتێنێ کە 100,000 خەڵک بگرێ، نە دیوار بەرگەی بگرێ، نە چەمەنتۆ، نە بلۆک، نە بەرد، نە مرۆڤ، ئەبێ عەزابەکەی چۆن بێ. پەنا بەخوای گەورە. کەواتە با بە خۆماندا بچینەوە، با بە خۆماندا بچینەوە، ئەم گەرمایە وامان لێ بکات جەهەنەممان لەبیر بێ، نەک زیاتر گوناه و تاوان بکەین. چونکە ڕۆژێک دێ هەمومان بەسەر پردی سیڕاتە تێ ئەپەڕین کە خواری پردی سیڕات ئاگری دۆزەخ، هەمومان دەیبینین بەخوا، بەڵام بەختەوەرە ئەو کەسەیە بتوانێ بیپەڕێنێ. یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕی.